دەمانەوێت سەبارەت بە ڕەوشی خاوەنپێداویستە تایبەتیەکان لە پارێزگای کەرکووک قسە بکەین. بۆ مەبەستە دەچینە لای پامێرمان کاروان محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاروان سڵاو لێبێت و بەیانیت باش ئەگەر بکرێ زانیاریمان بێتێ لەبارەی ڕەوشی خاوەنپێداویستە تایبەتیەکان لە شاری کەرکووک. ڕەنج سڵاو دەبێ وەکو تۆ لە هەواڵەکە ئاماژەت پێدا لە کەرکووک خاوەنپێداویستە تایبەتیەکان بەشی گرنگیان لە کەرکووک پارێزگاکە پێکەینەوە. دیارە لە زۆرینەی کارەکانی ئەم شارە جێدەستیان هەبووە لە هونەرمەند مامۆستا و تەنانەت پیشەکاریشیان تێدایە کە کەسانی دەستڕەنگینن لە بوارە جیاجیەکان ڕۆڵە بین ڕۆژانە خزمەت بە کەرکووکەکان خزمەت بە شارەکەکەن لە ڕووی هونەری و ڕۆشنبیری و بە هەمان شێوە لە ڕۆکانی دیکەشەوە. منەمەوێ زانیاری دەربارەی ڕێژەی خاوەنپێداویستە تایبەتەکان لە پارێزگای کەرکووک و چۆنەتی ژیانکردنیان و گرنگی پێدانیان بە هەمان شێوە هەموو ئەمانە بکەمە پرسیار و ئاراستەی میوانەکەمی بکەم کە بەڕێز مستەفا بەکرێ هەم هونەرمەندە هەم سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکانی پارێزگای کەرکووکە و لەگەڵ من نابێت کاک مستەفا سڵاوت لێبێ. ئەگەر پێم بڵێ چەند خاوەنپێداویستی تایبەت لە پارێزگای کەرکووکدا هەیە و چۆن لە کەرکووکا ژیانەکەن؟ بەڵێ پێشەشی بەخێراتانەکەم زۆر سپاسانەکەم ڕەمەزانتان پیرۆز بێت. سەبارەت بەو دەتایی کە بە خاوەنپێداویستی تایبەت تا کوێسەدا تاکە تەواو دیاریکراون نییە لە 17,000 بۆ نزیکەی 20,000 خاوەنپێداویستی تایبەتە بەواتەوە دێکە لە هەر گەڕێکێکایە ماڵێک خاوەنپێداویستی تایبەتی هەیە. وە سەبارەت بەو کێشانەی کە هەیە لە کۆمەلگەوە لە کەرکووک بە تایبەت تۆ کەرکووک کێشەیەکی خۆتان کێشەی سیاسی تێ ئەو کێشەی قومیەتی تێەوە کێشێکی هەرێک گەورەیە بۆ ئێمە چکە ناتوانین بە ئاسانی مامۆڵەکانمان بکەینان ئەو شتانێک کە پێویستمانە لێرە داواکەین مافەکانمان داوا بکەین چکو خۆت ئاگاداری لە کەرکووکی ڕەوشێک هەیە ئەوە بەڕاستی کاریگەریەکی لەسەر ڕۆژی خاوەنپێداویستە تایبەتەکان و قوتەباڵەکانش بە تایبەت. فیتەر هەیە خاوەنپێداویستی تایبەتە کورتەباڵایە، هونەرمەند هەیە نابینایە، خۆت بە هەمان شێوە هونەرمەندی ڕۆڵە بینی و مامۆستا هەیە خاوەنپێداویستی تایبەتە. ینی ئەمانە تا چەند دەستیان گیراوە بۆی کاری زیاتر بکەن هاوکاری کراون دەست لە پشتیانەوە هەیە؟ وڵی بەتاشی ئەو کەسانەمان هەیە کە لە بۆرانە ئیشەکەن ئەمانە گۆرانیە لە دۆمانە مامۆساشە هەمانە دکتۆرە لەم کەرکووکە هەیە و هەمانە وەسای چاکەرەوەی سیارەیە. من سەبات بۆی کە تۆ باس لەوانەکەی کە چۆن چارەسەر بکرێت چۆن هاوکاریان بکرێت بەداخۆم چاوکاریەک نییە لە کەرکووکایە تەنها بە هەوڵ و کۆششی خوانەوە هەو کاراکەن و بەشێکیان کە زانکۆ پەیمانکانان تەواو کردووە دانەمەزراون ناتوانەوەش کاری خۆیان بکەن ئەگە داژێن ناتوان کارگەی خۆیان بکەن چکۆ بێشە بەداخەوم کە کۆمەڵێک کێشە هەیە لە بیناکانایە چکە بەڕاستی زۆر گرنگە بیناکان هیچ خزمەتێک نکرا بە خاوەنپێداویستی تایبەتەنها یەک بینایەک نەبێ ئەوش دایرەی پاسپۆرتە تاکە کاراسانی کردو بۆ خاوەنپێداویستە تایبەتەکانی یەک دایرەی نەیکردووە. من لەو کەرکووکە ڕۆژانە سەردانی هەموو دابوو دەستگاکانەکەم کاراسانیشی نەکردووە جگە لە دایرەی پاسپۆرت. جیاوازەکەی و دایرەیە چیە لەگەڵانی دیکە؟ وڵی زۆر لەگەڵ کەسێکتە حتمما بەڕێزیشی زۆر بەڕێز و عزیزە خەمخۆری شاری کەرکووکە بە هەرسێ قەومەکە قساکەن کورد و عەرەب و دوکمان قساکە فەرق و جیاوازی ناکەوە بەڕاستی و زۆر گرینگە چکە تۆ کەسێکە چێتە لای ئایا کورد یان عەرەبێ تورکمان بێ ئەو مەلایەوە گرنگ نییە ئەمە چکە من ڕێکخراوەکاشمان بە عامتیاتی ئەمانەت کوردە عەرەبە تورکمانە مەسیحە ئەمە ئاینەکانشمان تایە کاکەیمان هەیە زەردەشمان هەیە موسڵمانمان هەیە شیعەمان هەموو جۆرێکمان هەیە. جگە لە کورتەباڵەکان هەرچەنە تۆ مەسوولی کورتەباڵەکانی کەرکووکی بەڵام دەبینین کەسانێک هەیە کە کێشەی قاچیان هەیە لەسەر عەرەبانن ینی زۆر ڕاگررتنی ئۆتۆمبیل یان خەڵکێک هەیە گرنگی بەم توێژە نادات ئەمە تا چەند کێشەیە چەند ئەو گازندانە بۆ ئێوە دێت؟ بەتاشیت زۆر گرنگە چکۆم بەداخۆم تا کوێستاکانش نازانام ئاگدارن یان نا ئەوە دایرەی هاتوچۆیە بەربەرەتی هاتوچۆی کەرکووک تا سێت مۆڵەتێک بە خاوەنپێداویستە تایبەتەکانە دە مۆڵەتێک کە تازاکرێتەوە بۆ 10 ساڵە بە هیچ شتێک نایدە بە خاوەنپێداویستە تایبەتەکان وان نوێکردنەوەشی نییە ئەوەی کێشێکی هەرە گەرنگە کە خاوەنپێداویستی تایبەت ناتوانێت سیارە لێخوڕێت هەرچەنە خۆ سیارە لێخوڕ ڕاستە بۆ مێ کورتەباڵا بەتوان خۆمان پێشبین پاکانی بۆ دروستکەین بۆی بە ئیسراحەت دانیشین ئۆتۆمبیل لێخوڕین هیچ کێشەیەکمانەوە بۆ خاوەنپێداویستە تایبەتەکانش بە هەمان شێوە شێوازی خۆیانێ بۆ دروستکردنی بۆی بە ئاسانترین شێوە لێخوڕن بەڵام بەداخەوە بەرەبەراتی هاتووی کەم تەرخەم بووە لەسەر شتیان. ئیداری کەرکووک تا چەند شتێکی جیاوازی بۆ ئێوە کردووە هیچ دەستێکی هاوکاری هێناوەتە پێشەوە؟ وڵی وەکو ئاگداران هەبوو خەڵکەکەنی هەورێنجە بۆ ئێمە بەداخەوە ئیداری کەرکوویس نەکردووە کەرکووک بۆ خاوەنپێداویستە تایبەتەکان. سپاسەکەم کاک مستەفاکە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بووی. بەڵێ ڕەنج ئەمە زانیاریەکان بوو دەربارەی خاوەنپێداویستە تایبەتەکان لە پارێزگای کەرکووک لە زاری میوانەکەم مستەفا بەکرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاروان محەممەد پامێری کورسات نیوز.